بۆیە دەبێ ئەمە هەمیشە ئەو یادانەیە شەهیدانەمان بەو پەڕی دڵسۆزیەوە درێژە پێ بدەین. لەبەرەوە خانەوادەی شەهیدان بەگشتی ئەوانن کە خۆشەویستترین کەسانی خۆیان، دڵسۆزترین کەسانی خۆیان، نزیکترین کەسانی خۆیان پێشکەش بە گەل و پێشکەش بە وڵاتەکەمان و پێشکەش بە بزوتنەوەی کوردایەتی و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد کردووە. بۆیە مافی خۆیانە هەمیشە شانازی بە شەهیدەکانیان و بە خەبات و بە تێکۆشانیانەوە بکەن. مافی خۆیانە هەر داواکاریەکیانە بێ ئەرکی حکومەتە بۆیان جێبەجێ بکات کە بەداخەوە حکومەت لە کابینەکانی پێشەوە تا ئێستا نەیتوانیوە بە باشی خزمەتی شەهیدان و کەسوکاری شەهیدان بکات. بۆیە دەبوایە بە بەرنامەیەکی باشتر، بەرنامەیەکی تێر و تەسەلتر خزمەتی کەسوکاری شەهیدان و خزمەتی کەسوکاری کەمەندامانی سەنگەر و زیندانیانی سیاسی و هەموو ئەو چین و توێژانەی کە خەبات و تێکۆشانیان لە پێناوی ئەم گەلا کردووە بەردەوام بووینایە. ئەو دەستکەوتانەی ئەمڕۆ لە کوردستانە هەیە بەم کۆبوونەوەی ئێمە شاکەیادی 43 شەهیدمانەکەینەوە ئەبێ بزانین ئەم یادەی کە لێرە ئاکرێتەوە بەرهەمی خوێنی شەهیدەکانمانە. شەهیدەکانمان نەبوونایە، تێکۆشەرەکانمان نەبوونایە، کەمەندامانی سەنگەر نەبوونایە، خۆڕاگری و ئازایەتی و جوامێری و قارەمانەتی زیندانیانی سیاسی نەبوایە، ئێستا نەمانەتوانی بە ئازادانە باس لە ژیانی خۆمان و داواکاریەکانی خەڵک بکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە گری داخوازی و داواکارەکانی خەڵک بووە لە شاخەوە بۆ شار. بۆ ئێستاش دڵنیاتانەکەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پشتیوان و هەڵگری داخوازی و داواڕەواکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەبێت. بۆ یاڵینەوە دەستکەوتانەی ئەمڕۆ هەیە، چ حکومەتی هەرێم، چ پەرلەمان، چ دام و دەزاکانی حکومەت و ئەو ئاوادانەیە هەیە بەرهەمی هەموو ئەو قوربانی و تێکۆشانەیە کە گەلەکەمان بەگشتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی داوە. هیواخوازین لە ئایندا زیاتر ئێمە دەستکراوە بین، زیاتر حکومەتی هەرێمی کوردستان گرنگی بە وەزارەت و بە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و فەرمانگەکانی شەهیدان بدات تا ئێمەش لەو ڕێگەوە بتوانین زیاتر خزمەت بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بکەین.